ڕزگار ئەزانی چی بووە؟ چی بووە؟ قسە بکە چی بووە؟ ئەلۆ زين هاري وسوق بحارسة بردن أوار أي هستا بريكان هادو شان بحارسة بردن ئەزانم ویستم منیش ئەوە پێ بڵم نەمتوانی بۆ کوێ ئەڕۆی هستا تۆ بۆ حاڵەوە ناتوانی بڕۆی دوای مانگێک عوسمانی برا گەورەیان چاوی بڕی بۆ سامانی برا کۆچ کردوەکانی لەبەر ئەوەی ژیانی هاوسەرگیری پێک نەهێنا بوو. بەپێی یاسا سەروەت و سامانەکەیان بەسەر ڕزگار و عوسمان و خوشکەکانی دابەشکرا. ڕزگار بەهۆی ئەو بەشە زۆرەی میراتی ژیانی گۆڕدرا و دەستی کرد بە کاری قوماش و دوای 6 مانگ خۆری بەختی هەڵهات و دەوڵەمەند بوو. کوڕی من حەزت لە چییە؟ حەزم لێیە هاوڕێکی هەژارم هەیە حەزم لێیە بێ لەگەڵ یاری بکە لەناوی بەسەر چاو بەیانی کە چی بۆ مەکتەب ژمارەکەی دایکی بێنە قسەی لەگەڵاکەم با بێت بۆ خۆتان لێرە یاری بکەن باشە؟ باش خەمت نەبی کوڕە خۆم داوەتشیان دەکەین و خزمەتشیان دەکەین باشە پێکۆش یاری بکەن باشە؟ چاو تاو کوڕی من ئەرێ پێم برێ ئەڕۆ چیە مەکتەبە ئەلەندی؟ ئەرە وەڵا ڕۆشتم هەموو مامۆستاکان وەسفیانە کرد ئەی و ماشەڵڵا لە پەروەردەی لە زیرەکی زۆر زۆر باشە پەروەردەی با بدیەوە ئەی من وەڵا لە خۆمە چێ زیرەکە وەڵا بە بابی دەچی ڕزگارگیان با بیرم نەچێ شتێکە بۆ هەرویستم پێوە بڵام ماڵی پورم زۆر زۆر وەزعیان خراپە خۆتە زانی اینجا حەزمە کرد تۆزە یارمەتیان بم زۆر باشە ئەتوو هەموو سەرمانگان ئەرزاقیان لەوە بکڕە و لە بۆ مەسئلەی کرێش یارمەتیاندا بیکە خەمی خۆت باشە لەسەر چاو قوربانی دایک و باوکی خۆم بم کوڕە نایەبەکەم وەرە ماچکم دێ وەرە گوتیان زۆر زۆر باش بووی ئەو جارەی هەجەکرد بەدڵێ خۆلۆدینم سپاس دەکەم بابەجان دایکە گیان دەرسم پێ بڵێ بەسەر چاو کوڕی من چاکەتەکە و لەبەر کە با سەرماونە بە ئێستا دەم بەسەر چاداژە ئەوە کێوەنە تەلەفۆنە بووە کا جوابی ناییتەوە ئەوە لێی گەڕێ وەستا عەزەدینە ئەوە لە دوو بێ هەندێک قماشی هەنەیە دەیوە بە مساح کاتەوە جوابی نادەمەوە باشە منە چم سعی بە ئەلەندەکەم باش باش خوات لەگەڵ ئەلۆ گیان قورعان مەجالم نییە سبەینی وەرە سپی وەرە دوکانێ قسەی دەکەین
تووڕەمە بە تووڕە سبینی وەرە هەموو شتێک چارەسەر دەکرێت باشە دەی خوا لەگەڵ دەی خوافز بە بڕوای ئێوە ئایا ڕزگار ڕابردوو لەبیر دەکات قوربانی دان و هەوڵ و ماندووبوونەکانی مەریەمی هاوسەری لە بەرچاو ماوە با ببینین. ئەلو هەلو چۆنی ڕزگارگیان سپاس مەریەم جان حواڵت چۆنە سپاس ڕزگارگیان ئەرە بەم شەوە بۆ نەهاتیتەوە والله ئەوەندە مەشغوڵم ناتوانم سەری خۆم بخورێنم کوڕە ماڵی دنیا ئەوە ناهێنێ وەرەوە ماڵەوە نانم حازر کردو چاوەڕێی تۆکەم ئەتونانی بخۆ خەمێمت نەبیە من لە پەچ دەخۆم لە فەی چی باسی چیەکەی بەخوا تا تۆ نەیتەوە نان ناخۆم ئەو هەموو خوارد نەخۆشم حازر کردووە باشە باش دێم و خەمت نەبی دەی خواپیس دەی خوارد لەگەڵ گیان دایکە گیان گیانیدا سیمە کوڕم باباوکە پێتەوە پێکەوە نانەخۆی ئاخر سبەی بەیانیانم باشە کوڕم بڕۆ دەستە بشۆ نانە بۆ تەیەکەم بڕۆ سەر سەوداج فەرموو دڵەکەم فەرموو گیانەکەم یاخۆ بەخێر بێ ئەو قماشە جوانان دەبینی هەموو لە بۆ خاترێت و هاتیە ئەو نازناز بە گوڵا ئەو پەمبەیە جیهان بەدڵە ئەوە چێ وەڵام منەوانە لەبەر ناکەم حەزم لەوانە نییە لەوەی جوانتر منەوانم حەز لێ نییە تۆ جارە بەبێ من ئەڕێ بۆ دووبەی وەعدبی ئەو جارێ بەبێت و ناچین جامیش ئەوەمت بەڵام خۆ دەزانی من بۆ ئاسانیە نەهەم لەگەڵ تا بۆ دووبەی دەزانم ئەوی دەزانم خەمت نەبی باشە باشە ئەبێ مارەم بکەیت اینجا چم پێ گوتم مارەت دەکەم بە سچای خۆش دادرێم ئەیکەی بە مریەم خانەڵی بێزار بووین ئەمە چێم هەموو نازوومەکرێیکە ناز نییە نازین کووە لە جێم بی بە قورآن دوو هەندێک دەبی تەحمل دیشەکە تۆزە قورسە تەحملم کە تەحملی چی تۆ دەستی بە منەکەی نابخوا ئەم شەوە بێ پێی بڵێ تێگەیشتی منیش خۆم نەدۆزیگەتەوە نەدە چاوەڕی تۆ بکەم چیەمە خۆ من گاڵتەجاری تۆ نیم چیەوە بێزار بووم بەسەر چاوە بەس تووڕەمە بە ئەو شۆ پێی دەرێم وعدبی باشە دەی چاوەڕی جابی تۆکەم بەسەر چاو دڵی خۆت خۆشکە باشە باشە دەی دە باشە منە ڕۆنگیانەکەم درەنگە خۆ دەزانین دایکم لەسەر مۆستاوە بەسەر چاوە پێویست نییە نه بەڵامە مۆزەعە لە بیر نەکەی ها خۆ دەزانین زۆر گرنگە خەمت نەبی باشە دە باشە دەی خۆت لەگەڵ دڵەکەم خواحافیز بێ چۆن پێی بڵێم کڕ وەڵڵا پێی دەڵێم پیاو هەر پیاوە خۆ دنیاوە ناگەڕێت پێی دەڵێم و تەواو چی دەی با بیتن السلام عليكم.
عليك السلام بخير بيتو ڕزگارگیان خۆش بیا نانج خۆش دێنێ تۆژە دوود لە دەرەوە لە فاخۆم نا ئەو نانە خۆشترە هەدی ئەلەند ئەلەن نانی خوارد و خەوت چیتە؟ هەستەکەم نەخۆشی نا تۆزێک نەساکەم هیچ نییە نانی خۆر بووە حەبێکی پاراسیتۆڵە بۆ نا بێنم نا نا هیچ پێ ناکڕێ کێشەیەک تێ و لە منیە شاریتەوە؟ کێشە بەڵێ هیچ نییە هیچ نییە هیچ نانی خۆر بووە ڕزگار تخوا پێم بڵێ کە چیتە؟ هیچ نییە وەڵڵە نانی خۆر بووە ئەدی پێم برێ چێ دکتۆری چووم ئێ تۆ واز لە دکتۆر بێنە پێم بڵێ کێشەیەک تێ شەڕت کردووە؟ واز دەوەی بینە چێدا دکتۆر ئەی پێم نەوتی ڕۆشتم چی گوت واز لەوە بێنە کە چیوت تۆ پێم بڵێ کێشەکە و چییە؟ پێم گوتی هیچ نییە ڕزگار تۆ هیچ کاتێک هیچن لە من نەشاردوێتەوە من هەستەکەم کە شتێک تەیە ئەدی ئەلەند نەموت ئەلەند خەوتووە بۆ نەشت دووباراکەیتەوە تۆ باش پێم رێزات چێ دکتۆری ئەوە سێم جارە لە منێ پرسی بەڵێ چووم پێم بڵێ چیتە؟ ڕزگار بێبری با نەجاتت بێ دەزانین چییە چییە دەبێ؟ نانە ڕزگار پێی مەڵێ توشتێشە دەبێ نانا هیچ نیە نانی خۆر بوو نانی خۆر بوو ڕزگار پێم بڵێ چیتە؟ بێدەنگ دەبی ئەتەوێ بێڵێ دەبێ لە پێم بڵێ دڵم تەقی دڕزگار دە پێی بێ و تەواو دەزانین چییە چییە دەبێ لە دڵم تەقی؟ دەمێرێت زیاب بمەوە بۆچی؟ لەسەر چی لێم جیابیتەوە؟ دیرەوە ژیانە ئینسان هەیە واز لێشتین تۆ ڕزگار پێم بڵێ لەسەر چی؟